پاڤێڵ تاڵابانی بازرگانیکردن بە مەرگی گەنجی کورد لە کاتێکدا پاڤێڵ تاڵابانی لە میدیاکانیدا خۆی وەک پارێزەری مافەکانی خەڵکی کوردستان نیشان دەدات. راپۆرتەکان باس لەوە دەکەن ئەو لە پێناو پڕکردنی گیرفانی خۆیدا بۆتە هاوبەشێکی استراتیژی ماهر ئەساد لە گواستنەوە و بە بازارکردنی ئەم ژەهرە گەنج کوژەدا. ڤیدیۆکان دەری دەخەن پاڤێڵ تاڵابانی و ماهر ئەساد ڕێگەی زۆر جیاوازیان بۆ هەناردەکردنی مادەی هۆشبەر و حەبی کەپتاگۆن بەکارهێناوە. لەوانە شاردنەوەی هۆشبەر لە ناو ئامێرە کارەبایەکان مس و تەنانەت میوەشدا. ڕێگەی سەرەکی گواستنەوەی ئەم ماددانە ئەو ناوچانە بووە کە لە ژێر هەژمونی پاڤێڵ تاڵابانیدان، چونکە لە سووریا بەهۆی گەمارە و سزای نێودەوڵەتیەوە نەدەتواندرا کارەکە بە ئاسانی ئەنجام بدرێت. پاڤێڵ تاڵابانی لە بریەوەی دەسەڵاتی خۆی بۆ پاراستنی نەوەی نوێی کورد بەکاربهێنێت ڕێگەی خۆش کردووە بۆ ئەوەی کوردستان ببێتە ترانزێت و بازاڕێک بۆ ئەو حەبانەی مێشکی گەنجان دەخۆن و خێزانەکان هەڵدەوەشێننەوە. ئەمە نەک هەر خیانەتە لە نەتەوەی کورد، بەڵکو تاوانێکی گەورەی جەنگە دژ بە مرۆییەت.